بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. خۆشەویستانم کتێبی ئەذکاری ئیمامی نەوەوی یەکێکە لە کتێبە زۆر گرنگەکان کە ژیانی ئینسانی موسڵمان پڕ ئەکا لە ذیکر و ئەوراد ئەو کەسانەی کە ئەم فەرمایشتانە جێبەجێ ئەکەن، ئەو کەسانن کە ذیکری خوا زۆر زۆر ئەکەن لە کەسانی ئافرەت و لە پیاوەکان. ئەمڕۆ ئیمامی نەوەوی دوای ئەوەی باسی ئەذکاری خەو ڕاستڵەکین و تەفسیلاتی خەو هەمووی بۆ باس کردین. چی بکەین؟ بەرنامەی خەوی کەسی موسڵمانی بە درێژی بۆ باس کردوون و هەموو ذیکرەکانی باس کرد. چ ئەخەوی، چ هەڵئەسی، چ لە نیوەی ڕێیا خەبەرتە بێتەوە، لەم سەفەرات چی ئەەکەی، چۆن ئەەکەی، هەموو ڕیوایەتەکان لە خزمەتیا وەستاین، هەموو ذیکری جوان جوان یەک لە یەک چێژیان زۆرترە کاتێککە ئینسانی موسڵمان ئەیان خوێنێ. ئەمڕۆ ئەوە شتێکی ترمان پێ بڵێ ئیمام عەطیەه کێ داوای هەر شتێکم لێ ئەکات تا پێ بدەم؟ ومن يستغفرني فأغفر له کێ ئەو کەسەی کە داوام لێ ئەکات، داوای لێ خۆشبوونم لێ ئەکات هەتاوەکو منیش لێ خۆش بم. لە ڕوایەتێکی موسلیمە هاتووە کە پەروەردگارمان یەتە ئاسمانی یەکەم و ئاسمانی دنیا کاتێکەوە شەو سێیەکی ئەوەڵی ئەڕوا، سێیەکی ئەوەڵی ئەڕواواتە دوو سێیەکی ئەخیری لەم ڕێواتیانە ئەوە ئەفەرمێتە ئاسمانی دنیا ئەفەرمێ ئەنە المەلک ئەنە المەلک، من مەلیک و من پادشام، من گەورەم بەسەر ئاسمانەکان و بەسەر زەویە. من ذا الذي يدعوني فأستجيب له کێ ئەو کەسەی کە دوعا ئەکات لە من داوام لێ ئەکا هەتاوەکو پێ ببەخشم. من ذا الذي يسألني فأعطيه کێ ئەو کەسەی کە داوام لێ ئەکات شتێکم داوا لێ ئەکا هەتا من پێ ببەخشم. کێ ئەوەی داوای لێ خۆشبوونم لێ ئەکا هەتاوەکو لێ خۆش بم. ئەفەرمێ فلا يزال كذلك حتى يضيء الفجر، هەتاوەکو فەجری صادق دەردێ. ئەبەم شێوازە رب العالمین هاوارەکە لە عەبدەکانی عەبدە خەوتووەکانی. کێن ئەوانەی کە شەویان زیندەیە و لەو کاتە بەدەم هاواری خواوە جەل جەلالوه ئەڕۆن و بەدەم بانگەوازی خواوە ئەڕۆن. لە ڕوایەتی ترە لە سونەنی ئەبوو داود و تیرمیزیە هاتووە لە عەمری کوڕی عەبسەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کە گوێی لێ بۆ پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم فەرمێتی چ کاتێ تۆ زۆر نزیکی لە خواوە؟ ئەفەرمێ لە تاریکی شەو و قوڵایی شەوە دەی ئەگەر ئەتوانی لەو کاتە ذیکری خوا بکەی، دەی هەوڵ بدە لەو کاتە ذیکری رب العالمین کە ئەلەو کاتێکەوە کاتی ئەذکارە کەوا بوو شەوان بۆ موسڵمان شەوی زیندەن، شەوی ذیکر و دوعا و ئیستیغفار و داواکردن لە خوا. ئەفەرمێ هەموو سەعاتەکانی شەو کاتی ئەوەیە کە تۆ دوعاکەی. هەندێک لە پیاوچاکانی پێشوو هەموو کاتەکانی شەویان خەریک بوون تاعەتیان ئەکرد، بۆ چونکە سەعاتێک لە شەوە هەیە هەر کەلیمەیەکە دوود لە لای خوا بیسرا و گیرایە. ئەفەرمێ إن في الليل لساعة لا يوافقها رجل مسلم يسأل الله تعالى خيرا من أمر الدنيا والآخرة إلا أعطاه الله إياه وذلك كل ليلة. تأكيد يكاتو ساعاتك لشوانا هي هر كسيكي إيمان دار موافقيك، هر چي داواك طلبياتي خوي، هي دنيا داواك هي آخرة داواك إلا رب العالمين بي أبخشه. أما تنهايك شونية لعمره ها مو شوي كم ساعات بدستوي ديك أبو الشو بنسبة مسلمانة والشوي ذكر أوراد زندية، شوي پەیوەندیە لەگەڵ رب العالمینە، شوی گفتوگۆیە لەگەڵ خوایە جەل جەلالوه. بۆیە ئەم دوو بابەی لە کۆتایی خەوا هێنا ئیمام ئەوێ پێمان بڵێ هۆ عەبدەکان ئێمە لەوە ئەچێ خەوەکانمان کۆتا بێت. چەند کەس هەیە شەوی زیندەیە و کاتێک کە ئەمرێ شەوی زیندەی بۆ ئەنووسرێ؟ چەند کەس هەیە کاتێک کە هەموو دەرگاکان دائەخرێن ئەو چاوی لە دەرگای کراوەی خوایە؟ چەند کەس هەیە کاتێکەوە هەموو یارەکان خەوتون تەنها یاری حەقیقی نەبێ کە ئەڵڵایە لەو کاتە بە خەبەرە و ئەم ئاگادارە ئەم لەگەڵ ئەوە مناجات و گفتوگۆ ئەکە. بۆیە ئیمام لەم بەشەیە کۆتایی بە باسی خەوتن ئەهێنێت. ئەوێ لەم باسی خەوتنە پێمان بڵێ ئەی عەبد ئاگاد لێبێ ذیکر و ئەورادەکانت جێبەجێک، ئاگاد لێبێ تاعەتەکانت، ئاگاد لێبێ شەوت زیندە بێ. تۆ ڕاستە خەبەرت ئەبێتەوە ذیکرێک ئەخوێنی، خەوێکی ناخۆشت بینی ذیکر ئەخوێنی، خەوێکی خۆشت بینی ذیکر ئەخوێنی، شەو خەوتی ذیکر ئەخوێنی کە هەستای ذیکر ئەخوێنی، بەڵام ئاگاد لێبێ
هەموو شەو نەخەوی بەشێک لە شەوت بهێڵەوە بۆ خوددا لەگەڵ ئەوە مناجات و گفتوگۆکە لەگەڵ ئەوە پەیوەندیەک دروستکە تاوەکو لە ڕۆژەکە هەز بە و نازی شەوت بکەی کە لەگەڵ ڕەب العالەمینە جێبەجێت کردو. کاتی ئیخلاسە شەوەکانمان، کاتی نەبوونی ڕیایە، کاتی پەیوەندی بەهێزە لەگەڵ ڕەب العالەمینە. بۆیە هەر یەکێک لە ئێمە پێویستمان بە زیندەگی شەو هەیە، وەلەو کەمێکیش بێ، وەلەو 2 ڕکعات نوێژ بێ، وەلەو هەستان بێ و کەمێک دوعاکردن بێ، وەلەو وتنی چەند سەڵەواتێک بێ لەسەر دیداری پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم. بۆیە ئەوەی کە ئەمڕۆ ئێمە دەستمان داوەتێ ئادابێکی شەرعی و ئیسلامی نییە. شەوان تا درەنگانێک ناخەوین، دوای ئەخەوین وەکو لاکێکمان لێت، وەکو مردارەوە بوو بێزەبت، ناتوانین جوڵە بکەین و حرەکە بکەین. ئەمە شەوێکی دیندارانەمان نەبردۆتە سەر، شەوێکمان بە حەضارەتی ئیسلامی نەبردۆتە سەر. حەضارەتی ئیسلامی پێویستی بە شەوی زیندوو هەیە. ئەوە ئەصحابی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم کە کتێبێکی زۆر جوان لە حەقیان نووسراوە بە ناوی فورسان النەهار و ڕوهبان اللەیل، ئەوانەی کە فورسانی ڕۆژ بوون، حتا ئێوارە شمشێر و جیهاد لە پێناوی خۆیە، شەویشیان چۆن ڕاهیبەکان عەبدایەتی ئەکەن، خەریکی عەبدایەتی و تاعەت بوون. ئێمە هەموو جارێ لە نوێژەکانە هاوارەکەین صراط الذین أنعمت عەلەیهم، خوای گیانمان خەرە سەر ڕێبازی ئەوانەی کە تۆ نیعمەتێ بەسەرا داباراندون، کە کێن؟ کە ئەصحابی ڕەسوڵ الله صلی الله عليه و آله وسلم خاوەنی شەوە زیندووەکانن. خوای گیان داوات لێ ئەکەین بە نووری ئەم فەرمایشتانە دڵ و دەروونمان ڕۆشن کەرەوە. یا ڕەبی خوای گیان ئەم کەلیماتانەمان لێ قبوڵ کە، ئەم فەرمایشتانەی کە لە خزمەتیانە ئەبین، خوای بیکەرە نووری ژیانمان، بیکەرە نووری ناو گۆڕمان، بیکەرە شەفاعەتکاری ساحەی مەحشەرمان. یا ڕەبی خوای گیان ئێمە لە خزمەت کۆمەڵێ وتەی پێغەمبەری خوای بوون صلی الله عليه و آله وسلم. خوای بمان گێڕە لەو عەبدانەی کە زاڵ ئەبن بەسەر نەفس و خەوی خۆیانە، شەوانیان زیندوو ئەکەنەوە. یا رب العالمین. آمين آمين والحمد لله رب العالمين، وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خواهي قول الله قناهي من الشيء وجبوري، وخواهي قول الله من قبولك.